چەند جارم پێت گوتیە ئەو جوعێ با نەستە دەری کچێ ئەو جوعۆیە هەموو قەلبی مشکلیە بابینیەوە چاو خەڵکەوە چی ئەو بابان دەمڕۆژی نەچیلۆی بینە ئاتونیە هەچت پێ دەرێ تو پێوە دەبی هی نازانم ست لۆ دانێ بەردەکە یان دێ لەکەم دادەژی بەخۆش نازان کو دەمسوڕێن و کو دەبن و کو دەبینێ ئەخۆ لە وەرکەزیە سگم بە خۆم دەستا بە یەک تەلەفۆن سەلام لە ژووری ئەعدامێ ناوەتە دەرەوە ئەوە تەدەی سعید وەرە وەرە زۆ وەزیر تەلەفۆنت تۆ دەکا وەرە السلام عليكم. وەزیر وشو حفلته سيد؟ کوڕە وەڵڵا بەخۆشم سەرم لێ دەرناسی گەرمەسات دووشەممە کاتژمێر 9 شەو